مناڵ بێنن بۆ مزگەوت رسول الله صلی الله علیه و سلم مامەی کچی زەینەب بچوە سەر پشتی یعنی رسول الله صلی الله علیه و سلم خۆی مامەی کچی زەینەبی بردۆ بۆ مزگەوت بدی وەرە سەر پشتە بۆیە بیکەن بە قاعیدە هەر جوڵەیەک لە مەسلحەتی نوێژەکە بێ ئەتوانی بیکەیت و هیچ لە نوێژەکەت نوقسان ناکات و مامەی کچی زەینەب دێتە ژوورەوە ئەمە بەڵگەکەیەتی رسول الله صلی الله علیه و سلم ئیگرێتە باوەش لە نوێژەکە لە فاتحە لە باوەشیان بێ لە ڕکوع و سجوودا دایانێ دیسان کە قیامەکاتەوە ئیگرێتەوە باوەش ئەمە لە مەسلحەتی هەم نوێژی خۆیەتی و هی نوێژخوێنەکانی پشتەوەشی چونکە ئەگەر بەری باکچەکە چێ لە دواوە لەوانەیە نوێژی ئەوانەی تریش تێک بدات تەشویشیان بۆ دروستکە ئەم فەرموودەیە هەندێک لە نەفام و نەزانەکانی کەن بە بەڵگەیەوەی کە تۆ مناڵ بێنی بۆ مزگەوت و لە نوێژا بیگریتە باوەشت و مەشغوڵ بی پێوەی و مامە رسول الله صلی الله علیه و سلم خۆی نەیبردووە بۆ مزگەوت خۆی نەیبردووە کەچی کچەکەیەتی باشە و ماڵی رسول الله صلی الله علیه و سلم لەسەر مزگەوت بووە ئەو لە ماڵی باپیری بووە وەکو ئێسەش دەرگاوشت نەبووە پەردەیەکی ئاسایی پێوە بوو ڕای کردووەتە پێشەوە بۆ لای رسول الله صلی الله علیه و سلم باپیرێتی رسول الله صلی الله علیه و سلم بۆی ئەم مناڵە تەشویش دروست نەکا لەسەر نوێژخوێنەکان گرتوێتی گرتیە باوەش تۆ سەیری ئەو ئیستیدلالە غەڵەتە پڕجەهلە کە ئەمڕۆ خەڵگەیکا بۆ حەدیث کە شتەکە ڕێک عەکسە مناڵ بێنن بۆ مزگەوت رسول الله صلی الله علیه و سلم مامەی کچی زەینەب بچوە سەر پشتی یعنی رسول الله صلی الله علیه و سلم خۆی مامەی کچی زەینەبی بردۆ بۆ مزگەوت بدی وەرە سەر پشتە ئەوە بۆ درۆکەی بەدەم رسول الله صلی الله علیه و سلم کاشتی وای کرد ئەمە مناڵ قەیچێکە با لە مزگەوت شەڕشەق و یاری بکە رسول الله صلی الله علیه و سلم مامەی کچی زەینەب بچوە سەر پشتی ئەی درۆزنەی بۆی گرتە باوەش بۆی شەڕشەق و یاری نەکا نوێژ لە خەڵک تێک نێ بەڕاستیەوە ئیستیدلالێکی ئەو پەڕی پڕ لە جەهل و نەفامی و تێکدانی مزگەوتەکان بە تەشویش و بۆ شتانێ ئەمە ئەچێتە بابی ئەوەوەی کە رسول الله صلی الله علیه و سلم حرەکەیەکی کردووە لە مەسلحەتی نوێژی خۆی و نوێژخوێنەکانیش کە گرتنی کچەکەی بووە و لەو کاتانەشا دایناوە وە فەرمێ کردارێکی کەم وەکو ئەوەی کە کەسێ دوور خاتەوە لە خۆی یاخود مارێ بکوژێ طبعا پێنج شت هەیە ئەتوانی بیان کوژی لە حل و لە حەڕمیشە خەمسەة یقتلون في الحل والحرم پێنج دانە شت هەیە کە کوژرێن لە کاتی حلە و لە کاتی حەڕەمیشە حەیە و عەقرەب و فەئڕ و بڵێن مار و دوو پشک و مشک و قەلەڕەش و غوڕاب و کۆلارەژە و پەلەوەرێکە کە شتێکی خراپ هەندێکی گێنە زیاتریش بەڵامەوە لە نەسی فەرموودەکەیان هاتوو ئەی باشە ئەگەر بێت و حەڕەکاتی تر بێ کە ئەویش هەر لە مەسلحەتی نوێژەکەی بێ بۆ نمونە سەتری عەورەی کا لە نوێژەکە ئەبێ سەتری کا ئەمامەکەیەکەوێت توانێ هەڵیگرێتەوە بە نەخوێنەکەی شلە بێتەوە توانێت توڵنیکاتەوە قۆبچەیەکرێتەوە توانێت توڵنیکاتەوە مانە هەموو توانێت دڕکێ چاقی بە ناو چاوانیە توانێت دەریکە چونکە ئەمە ئازارەکەی مەشغوڵیەکە لە نوێژەکە شوێنێکی ئەخورێ زۆر زۆر بە شێوەیەک هۆشی لەلایەتی با بیخورێنێ و هۆشی لەلای نەمێنێ ئەمانە هیچ زەرەر لە نوێژەکەت نایە بەڵام جوڵەیەک بێ نوێژەکەت پێویستی پێی نەبێ بۆ خۆت بیکەی ئەمە زەرەرە لێیە لە سێ جوڵە لای شافعی نوێژەکە و بەتاڵە بێت جوڵەیەک بێ پێویستە پێی نەبێ بۆ خۆت بیکەی ئەمە زەرەرە لێیە لە سێ دانەیە نوێژەکەت بەتاڵەکاتەوە